گەر پلیستیشن تێ ئەکسبۆکس تێ یاخود پیسی هەیە دەتەوێت یاریەکان بە نرخێکی هەرزان بکڕی یاخود ئەکسبۆکس گەیم پاست دەبێت پلیستیشن پلست دەبێت هەر شتێکت دەوێت لە ناو دنیای ڤیدیۆ گەیم سەردانی گەیم ماستەرز بکەن لیnkەکان لە دیسکریپشن دادنێم تەلەگرامیان هەیە پیجیان هەیە بە ئارەزوی خۆتوانی پەیوەندیان پێوە بکەیت بە ناوی منەوە قسەیان لەگەڵ بکە 100% جێگەی زەمان هەر شتێکت دەوێت بە نرخێکی 1000 هەرزان بۆ پیا دەکەن وەرە بۆ دەخەنەسە ئەکاونت یاخود ئەکاونتش بۆ دروست دەکەن و بۆ دادەنیان نرخەکانیشیان زۆر هەرزانە تەنانەت یاریەکان یارە نوێیەکان ئەگە بتێ بیکردزاتی بە 70 دلار بیکڕی بە 6 دلار بیکڕی لا ئەوان نرخیان زۆر هەرزانتر و توانی سوودی دێوەر بگری وەروە هاچی یاری فۆرزانێ هەر شتێکت دەوێت لە بواری ڤیدیۆ گەیم سەردانی گەیم ماستەرز بکەن لیnkەکەیان لە دیسکریپشن و وەرا کۆمنت دادەنێم زۆر سپاس بۆ گەیم ماستەرز بۆ سپۆنسەریکردنی ئەم ڤیدیۆیە گەیمەرانی کوردستان بەخێر بن باڵقی ژمارە 168 پرۆگرامی 01 ژیری بابەتمان یەکجار قەپات و زۆرە با دەست پێ بکەین تکاتەکەم دگمێ لایک سابسکرایب لە بیر نەکەن بۆ ئەوەی ناوتان بستنەوە تیر و پشتی بردنەوەی پلیستیشن 4 یاخود ئەکسبۆکس 1 بارەزوی خۆتان گەورەترین یاری کە لەم هەفتەیە بڵاوکرێنەوە یاخود بڵاو دەکرێنەوە یاری دیابلۆ 4 لەسەر PC پلیستیشن 4 و پلیستیشن 5 ئەکسبۆکس 1 و ئەکسبۆکس سیریز بڵاو دەکرێتەوە ئەو یاریە پێشوازەکی زۆر باشی لێکراوە تا ئێستا نمرەی 87% هەیە دەڵێن یەکێکە لە باشترین یاریە ئەکشنە RPG-یەکان یاخود RPG لە مێژوو یاریەکانی دیابلۆش بێگومان یاریەکە کاریزمای هەیە جوان دیارە و جگەلەوەی کە گرافیکی زۆر جوان دەڵێن گەیم پلەیەکەی پێشکەوتنەی گەوری بەخۆ بینی و هەرچەندە دەڵێن گەیم دیزاینەکەی زۆر بە یاریەکانی پێشووی دیابلۆ دەچێت من تاوەکو ئێستا یاریێکی RPG لە شێوەی دیابلۆم تاقی نەکریتەوە بەڵام حەز دەکەم ئەو یاریە بکەم بەڵام نرخەکەی تۆزە گرانە بە 70 دلارە یاریەکە وەکو زین چۆن بێتە پێشتاوتان وەکو یاریێکی ستایلەکەی وەکو یاریکردن گادۆڤاری کۆن کامێرە تۆزێک لە دوورەوە یاخۆ لەسەرەوە بەڵام RPGی تەواوە ئەو بیڵانەی بەکاری دێنی و چەکوەستی هەی بەکاری دێنی نەخشەکەت جیهانی کراوێ بە ئارەزوی خۆرەچە شوێنەکان وەرە ستۆریەکەشی باسی لێت دەکەم یەکێ لە دیمن و ئەهریمەنە بەناوبانگە دەسەڵاتدارەکانی جەهەنەم دۆزەخ چرۆکی خۆش دیارە یاریشی جوان دیارە یاری سەرکەوتوو دیارە بزانین دەبێت گەورەترین یاریش کە لە هەفتەی ڕابردوو بڵاوکرا پێمان یاری بێگومان ستریت فایتەر 6 یاری ستریت فایتەر 6 ئەوەندە سەرکەوتووە لە بۆ کاپکۆمی نمرەی 92 لە سەدی یعنی هیچ یاریێکی کاپکۆممان نەبینیوە تا سای ڕابردوو نمرەی خراپیەگران وێنەیەک بڵاوکرێتەوە لە ئۆنلاین لە گروپی ژیرەکانیش دانرابوو کەوا کاپکۆم ئەوە لیستی کاپکۆمە لە بۆ باشترین یاریەکان بزانە چەند یاریان بڵاو کردەوە هەمووی نمری بەرزە ستریت فایتەر دەڵێن لەوانەیە ببتە یەکێک لە گەورەترین و زەبەلەحترین و سەرکەوتووترین یاریە فایتینگەکان گرافیک دەڵێن زۆر ناوازێ کۆمبۆیەکان جوڵەکان کاراکتەرەکان باڵانسی یاریەکەی کاراکتەرێک بەرامبەر کاراکتەری ژیریکە ئەکشنی فایتینگی زۆر ناوازێ زۆر سەرکەوتووژە و بێگومان مێتاکریتیک نمرەی 92 پێدراوە لە مێتاکریتیک و نووسراوە مێتاکریتی ماست پڵێ واتە شایانی ستاکردنەوەی 100% یاریێکی دیکەش کە ڕیمەیکە بەناوی سیستم شۆک لەو هەفتەیە بڵاوکرایەوە یاریەکە نمرەی 76 لە سەدی هەیە لەسەر PC تەنیا لەسەر PC بەردەستە جارێ یاریەکە 8.1 هەیە لەلایەن گەیمەرانەوە 50 کەس ریڤیو کردی لەسەر ستیمی کە پێماوی 50 کەس خراپ نییە 76 بدەنێ کاتی خۆی سیستم شۆک دەڵێن یەکێک بوو لە یاریە زۆر نایابەکان کە من بەداخەوە نەمکردیەوە بۆ زۆر قسەی لەسەر ناکەم بەڵام ڕیمێکەشی دەڵێن بە هەمان شێوەیەکە لە ڕیمێکە زۆر باشەکان هەفتەی داهاتوو یەک یاری گەورە پێماوی بڵاو دەکرێتەوە ئەویش یاری ئەمنیژە دە بانکەرە ئەمنیژە دە بانکەر یاریشتە کامێرەی کەسی یەکەمی ترسناکە باسی جەنجی جیهانی یەکەم دەکا لە ژێرزەمینەکان کاتێکەوە تۆ بەناو هەندێک تونێلی زۆر مەترسیدار و تاریک و پڕ دەتوانین بڵێن بوونەوەری مەترسیدار و سایکۆلۆژیشی مەترسیداردا تێپەڕ دەبی یاریەکە ترسناکە دەی بەردەوام ڕێگەیمانەوە لە ژیان هەڵبژێ لە ژیاندا بمێنیەوە بڕیار یاریەکە لاتی داهاتوو بڵاو بکرێتەوە لە سەرتای پلەتفۆرمەکان بەردەست دەبی بەش یەکەمی ئەمنیژە سەرکەوتوو بوو بەڵام من خۆم زۆر بەدڵم نەبوو بەشەکەم کرد بەڵام تەواو نەکرد بەشی دووەمی دەڵێن تۆزە کراوەترم واتە جیهانەکەی تۆزێک لێ خۆشبووترە واتە بەو شێوەیە خراپەنی وەکو بەشێکم زۆر خراپ بوو لەلایەنی ئەوەی کەوا بە هیچ شوێک ڕێگەی نەدەدا تۆ کاراکتەرەکەت باش یاخود لە گەمەکەی شارەزابی بێزگەلەوەی کە بترسێنی و ویایکی متعین بەڕاستی یعنی زیاتر مەسەلەکە ترساندی تو بۆ بەڵام ئەمنیژە دە بانکەر پێدەچیکەوە سیلاحت هەیە سە توانین تەقە بکەی ڕووناچیت پێە کەشتێکی باش و خۆش لەو یاری ترسناکەت بیبەردەوە یاریەکانی پلیستیشن پلس لە بۆ مانجی 6 ئاشکراکران سێ یاری تێدایە ترێک تو یۆمی لەسەر پلیستیشن 4 و 5 Jurassic World Evolution 2 لەسەر پلیستیشن 4 و 5 هەروە NBA 2K23 لەسەر پلیستیشن 4 و 5
بۆچوونی خۆم بڵێم وڵی ترێک تو یومیەکە خراپ نییە بۆ کەسانی کە تاوکەستە نیان کردیا یارێکی خۆشە متعێ و شاین تاقیکردنەوەیە بەڵام وەکو خۆم زۆزن ئەو مانگەم بەدڵ نەبوو بەڕاستی جراسیک وۆرڵدەکە لەوانێت تاقیکەمەوە حەزم لە دروستکردنی باخچە و ئەو شتانەی داینەسۆرێتیدا بەخێ بکەم NBA 2K23 من گرنگیم بەو یاری نادەم و حەزشم لە یاری باسکە بکەم بۆ کەسانی حەزیان لێ خۆش نەبتان بەڵام لە بۆ من چکە ترێک تو یۆمی لەسەر Xbox تاقیم کردەوە ئەو مانگەی خراپە لە بەم بەڵام ئەو کەسانی کە ترێک تو یۆمیان نەکردیا بیکەن شایانی تاقیکردنەوەیە یاریەکانی Games with Goldی Xbox لە بۆ ماین شەژاشکراکران دوو یاری تێدایە ئادیۆس و The Veil کە هەردوو یاری زۆر باش نینە و زۆر خراپیش نینە تۆزە کۆنن بەڵام لەو مانگە بە خۆڕای وەریان دەگرێت لەسەر گەیم گۆڵدی یاریەکانی گەیم پاسیش لە بۆ مانی شەژاش کراکران کە بەداخەوە ئەو یاریەشیان جگەل لە ئەمنیژایی زۆر باش نییە ئەمنیژایەکە ئەوکە یاریش تاو نوێ بەڵام یاریەکان کە زۆر باش نییە یاری کار میکانیک سیمولێتر 2020 تدا Slayers X The Big Con ئەمنیژە دە بنکە کە تازە باسم کرد Hypnosis Outlaw Run Factory 4 Special Stacking لەگەڵ دۆجین کە لەسەر پیسی بەتەنیا بەردەستە نازانەوە یا مانگە بەزدی مانگە چی خراپە لە بۆ دنیا ڤیدیۆگەیم نازان لە کوردستان ئەمە ئیمتیحانمان تاوا دەبی مەجالمان هەیە یاریەکان بکەین نازانم مانگە لەوە هەیە لەوە هەموو لایەکی ئۆکەی بینی هەواڵەکانی Xbox ئەو هەفتەیە بە Xbox کەس پێ دەکەم لە بەرەوەی هەواڵی گرینکی و مهمێ دەبی ئێوە گوێ لێ بگرن بزانن ڕۆشنبیر بینەوە هەرممان سەرتاش بابای ڕێدفۆڵ دەست پێ بکەین پەرپێدرانی ڕێدفۆڵ بە مقابلەیەکدا دەڵێن ئێمە دەمانزانی یاریەکە بەو شێوەی خراپە تەنانەت هیوامان دەخواست و داواشمان کرد بوو کەەوە مایکرۆسۆفت یاخود Xbox یاریەکە تەواو کانسڵ بکە نەک تەنیا بڵاویشی بکاتەوە ئەو مقالەیە چەندین هەفتەیە بە شێوەی دەنگۆ بڵاو دەکرێت بەڵام لە کۆتاییدا بۆ فەرمی من نەمدەویست بە شێوەی دەنگۆ باسی ئەو قسێ بکەم دەمگوت کەستە زۆربەی گەیمەران هزوم دەکەنەسەن دەنێژێت نا بەرچ خۆت شتی دەردێنی وێ گوتم ئەکی دەکرێتەوە ئەکی جکرایەوە چەندین وبسایتی جیاواز ئەویان پژاس کردەوە کە بڵێ بەتایبەتی بلومبەرگ کە زۆر باوەڕ پێکرا بێگومان وتیان ستودیۆ ئارکین لە سەرتاوە دەیانزانی ئەو یاریە شکستەی گەورەیە و پێویست ناکە بڵاو بکرێتەوە تەنانەت لەبەرەوەی ستودیۆ ئارکین سەر بە بەفێزدا بەڵام بەفێز سەر مایکرۆسۆفت مایکرۆسۆفت بڕیاری کۆتایی لای ئەوانە کە یاریەک دەبی بڵاو بکرێتەوە یان کانسڵ بکرێت یاریەکە خراپ بوو ئۆکەی وتیان یاریەکە خراپە ئارکین وتی یاریەکە زۆر خراپە پەرپێدرەکان خۆیان هەڵیان دا قسە لەگەڵ مایکرۆسۆفتی بکەن لەگەڵ بەفێزدای بکەن لەگەڵ Xboxی بکەن لەگەڵ فیل سپێنسەری بکەن کەوا وتیان ئەو یاریە خراپە پێویست ناکە بڵاو بکرێتەوە و یاریی باش نییە و دەرزانی شکست دەینێ بەڵام ئیدی مایکرۆسۆفت و فیل سپێنسەر و بەتێزدا بڕیاری کۆتاییان دەکە یاریەکە بەو شێوازە خراپە بە نرخی $70 ڕاستە گەیم پاس بەردەستە هاوڕێیان بەڵام گەیم پاس نەبێ و یاری نرخەکەی هەر $70 ئۆکەی بەدیسێک بیکڕی بە $70 هەر بە $70 ئۆکەی یاریش $70 زۆر خراپیان بڵاو کردو کە دەیانزانی خراپە و ستودیۆ ئارکین خۆشی دەیزانی خراپە لۆوەیان کرد بێگومان مانی تازە مایکرۆسۆفت هۆم پارەی سەرف کردیە بەفێزدا هۆم پارەی لە دروستکردنی یاری سەرف کردیە ئێستا 56% هەیە لە مێتاکریتێک 56% یاریی فەرست پارتی دەبایە بڵاویکەنەوە لە مایکرۆسۆفت ینی بیرۆکەی مایکرۆسۆفت دەبایە بڵاویکەنەوە لە بەرەوەی پارێ زۆریان لێ سوستاندیە یاریەکە پێشوازەی بێگومان زۆر خراپی لێکرا و بێگومان بەڵێنیاندا کە چێشەکانی چاسەکەن بەڵام مەسەلەکە تەنیا چێشی تەکنیکی نییە چێش بەڵکو مەسەلەکە ئەوەیە دیزاین یاریەکەی خراپە یاریێکی زۆر متعەنیە یاریەکە کەوا بدەهێت پلانەکە و یاریش تا ئۆنلاین بی دوای مۆدی سینگل پلەیەرەکەی زەخرایەوە ئێستا تەنیا خەڵک سینگل پلەیەرەکەی دەکات ئۆنلاینی مەڵتی پلەیەرەکەی هەر ناکە یاریەکە زۆر باش نییە تەنانەت دەڵێ نیوەی ستافی ئەو یاریەکە لە ئارکەی نیشان دەکرێت و کاتە تاو یاریان بڵاو کردەوە ئارکەینیان بەجێ هێشتە سودی ئارکەین و بەفێزدا مایکرۆسۆفتیان بەجێ هێشتە بۆ هێوەی دەیانزانی یاریەکە زۆر خراپە و بەردەوام پێشیان وتیکە دەبی کار لەسەر ئەو یاریە خەبەرێک خۆش لە بە جەماعەتی Xbox و گەیم پاس و هەر هەمووتان ئۆکەی کۆرێ باشوور ڕزامەندە لە سەرکردنی ئاکتیڤیژن بلیزەر لە لای مایکرۆسۆفتیەوە تەنانەت ئێستا مایکرۆسۆفت لە حاڵەتێکی ئەوەندە باشە لە دادگاش لەگەڵ بریتانیا لە جەنگە و لە ئەمریکاش لەگەڵ FTC لە دادگایە مایکرۆسۆفت دەڵێن دەنگۆ هەیە کە پلانەکەی وایە لەوانەیە بەبێ بەریتانیاش ئەو عقدا هەر ئەنجام بدا بەڵام کێشەکە دەگەڕێتە سەر ئەمریکای هەرچەندە لە ئەمریکای لە دادگایە بەڵام چونە دادگای ئاساییە لە ئەمریکای لەبەرەوەی FTC خۆی هەرستا دادگا لە بەو حاڵەتانە FTC بەتەنیا بەخۆی بڕیار نادا لەستا دادگا دادوەر بڕیاردا پێم مابی مایکرۆسۆفت هێز و پاوەرێکی سیاسی بەقۆچی هەیە لەبەرەوەی پشگیریی سەرکی ڕاستە و خۆی دیموکراتەکانە لە ئەمریکای مایکرۆسۆفت دەتوانێت لەوانەیە بڵێم دادگا ڕازی بکەکەوە ئەو عقدە بکرێت کات کێشەکە تەنیا بەریتانیا لێش مایکرۆسۆفت لە ئێستا بیر لەوەی دەکاتەوە کەەوە بەریتانیا سکیپ بکەواتە یاریەکانی داهاتووی ئاکتیڤیژن بەناوی ئاکتیڤیژن لە بەریتانیا بڵاوی بکاتەوە نەک بەناوی مایکرۆسۆفتەوە کەوا دەکرێت و کارە بکرێت بەڵام کێشەکە ئەوەیە گەیمەرانی بەریتانی سوود لە گەیم پاسی وەرناگرن سوود لە نرخی یاریەکە وەرناگرن کە زۆر هەرزان دەبی بێگومان لە ڕای مایکرۆسۆفتەوە سەرەتاکە بڵاو دەکرێتەوە
سو دەکرێت بکرێت و پێم وایستانەوەتن کاتی خۆی لە هەموو ڤیددیوەکان دەموت ئەوە عقدە 100% دەکرێت دوکە FTC بەو شێ بلۆچی کرد ئەوتمان ناکرێت لەبەرەوەی FTC ئەوە ینی CMA بەریتانی کە بلۆچی کرد وتمان ناکرێت لەبەر CMA هێساتێکی گەورەی هەیە لەسەر ئەمریکاش توکاگە CMA بلۆکە ئەمریکاش لەوانەیە بلۆچی کە لەبەر ئەمریکا بەخۆی دادگایە ئەگەر وابی لەوانەیە بتوانم بیکەن بۆ خۆشن بە کۆتای ڕۆژەکەی هەر دەکرێت بەرەوەی لە کۆتای ڕۆژەکەی شتێک دەباتەوە پارە چێش پارەی هەیە مایکرۆسۆفت هەر لەو هەفتەیە سەرۆکی کۆمپانیای Activision Blizzard بۆبی کۆریک قەڵەوە زلەکە ئەو وتی باوکی Call of Duty دەتوانین بچن بەخۆی دروست نەکردێ بەس مهم لە یەکەم یاری Call of Duty هەر سەردەمی بڵاوکرێتەوە بابی کۆریک وتی پێشەوەی قسە لەگەڵ مایکرۆسۆفتی کەین ئەوان بەخۆیان بڕیار بوو بە عقدێکی 85 ملیار دۆلاری کۆمپانیای تایم وۆرنەر بکردنەوە بێگومان تایم وۆرنەر ڕێگە ناناسن تایم وۆرنەر چی هەیە بێگومان تایم وۆرنەر WB گەیمسی هەیە یاخود وۆرنەر برۆسی هەم فیلمەکان هەم گەیم وەکو فیلمەکانی لۆرم لۆرد ئۆف دە ڕینگمان هەیە هاری پۆتەرمان هەیە بە یاریەکانە بە فیلمەکانە بە مسەسەلە هەموو شتەکان بە HBO ئەوانە هەمووی سەر بە تایم وۆرنەرن کاتی خۆی پلانەمان هەبوو بەڵام پلانەکەیان شکستی هێنا FTC زۆر ڕەزامەند نەبوو بەڵام ئێستا FTC دەبێت ڕەزامەند بیت لەبەرەوەی ئێمە شت ناکرین ئێمە کۆمپانیەکی خۆمان دەفرۆشینە مایکرۆسۆفت سەو لەوانەیە بتوانین ئەو کارە بکەن بینە لای هەواڵەکانی پلیستیشن لەم هەفتەیە ڕوویدا ئۆکێ میمتریشت ڕوویدا چ بوو دەنگۆیەکی گەورە هەیە تەنانەت دەڵێن نەک دەنگۆ دەتوانین بڵێن راپۆرتی گەورە بڵ بکرێت بەتابەتی وێبسایتی پشت سکوێر راپۆرتێکی زۆر جوانی نووسێ لەسەرەوەی کەوا پلیستیشن ئەگەرێکی زۆری هەیە کە لە پاییزی ئەمساڵ کۆنفرانسی دووەمی خۆی ئەنجام بدە جا لە مەقالەکە کە بەتەواتی بیخوێنیەوە دەڵێ پلیستیشن هەم پلیستیشن و هەم نتیندۆ کۆنفرانسێکی خۆیان هەر دەکەن یاخود ئیڤنتێکی دەکەن جا ئیڤنتە ستیت ئۆف پلەیەکی گەورەیە یاخود شۆکەیسە نازانین دەڵێ پلیستیشن زۆر یاری هەیە دەی عەرزی بکە بەڵام لە کاتی کۆنفرانسەکەی ئەو ساڵی نەیتوانی عەرزی بکە بۆ هۆیەوەی یاریەکان ئامادە نەبوون و ستودیۆ سۆنیش نەیدەویست زەختەی زۆر بخاتە سەر ئەو پەرەپێدرانە و سۆنی زیاتر دەیویست یاری مەڵتیپلەرەکانی نیشان بدە بەڵام هێشتا ماوە یاری ماوە شت ماوە کە سۆنی بێوێ عەرزی بکە و پێشبینی دەکەن لە پاییزی ئەم ساڵ دووبارە شتێکە ببین وەکو خۆم هیوان بەرز ناکەم لە بۆ کۆنفرانسی پلیستیشن جارێکە بە هەموو ژیانم یعنی زۆر سوستان بەو جارە و جارشکە نامێن بستێم سە پێتان دەڵێم کە کۆنفرانس بەڕێوەیە بەڵام وەکو خۆم زۆر هیوان پێ بۆ نمونە یەکێک لەو شتانەی کەوا دەبووە لە کۆنفرانسی پلیستیشن باسکرابە بەڵام باسییان نەکرد بۆ هەر هۆکارەکەەوە سۆنی کۆنفرانسەکەی ئەوە تێکولێکدا کە هەمە ڤیۆ زۆرەشی هەبوو یاری ڕاچێتن کلانگ بوو لە بۆ PC ئاشکراکە یەکەم جاری یاری ڕاچێتن کلانگ ڕیفتە پار دێتە سەر PC یاخود یەکەم جاری یاریی ڕاچێتن کلانگ دێتە سەر PC ترۆیدەرەکەشی ئامادە بوو بەڵام بڵاویان نەکردەوە کەچی لە پاش چەند ڕۆژێک لە پاش کۆنفرانسەکەی ترۆیدەرەکەیان لە ئۆنلاین بڵاو کردەوە یاریەکە ئێستا لەسەر ئەپیک گیم ستۆرس بەردەستە لە بۆ پری ئۆردەر و بڵاوکردنەوەی یاریەکەش بڕیار لە مانجی هەفت بەردەست بی دەڵێ پلانەکە وا بوو ئەو ترۆیدەرە لەنا کۆنفرانسەکەی شۆکەیسەکەی پلیستیشنی باز بکرێت بەڵام سۆنی لایدا لەگەڵ نەگل تەنیا ئەوەی لادا زۆر یاری دیکەشی لادەکە لە کۆنفرانسەکانی هێشت عرض بکرێت بار هۆکارێک بیکەوە نازانین سێ بێگومان مەسەلەکە مهم ئەوەیە کە لەو یاریانەی کە دەبای لە کۆنفرانسی هەبە بەڵام باسییان دەنگۆیەکی گەورە هەبوو لەم هەفتەیە لەسەرەوەی کەوا سۆنی خەریکی کڕینی کۆمپانیای نوێ بە تایبەتی دەیوێت CD Projekt Red بکڕێ ئەو کۆمپانیای خودە ستودیۆی کەوا یاریەکانی وەکو ویچر و وەسابەرپانکی دروست دەکات دەنگۆیەکە زۆر زەبەلاح بوو گەورە بوو IGN تێک رایدە لەگەڵ یاهو نیوز سەرچاوی باشیان پیدا کرد لەو هەفتەیە قسەیان لەگەڵ CD Projekt کرد و ئەوان وتیان نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە لە گفتوگۆی کڕین و فرۆشتن نین لەگەڵ کۆمپانیای سۆنی واتە سۆنی یاخود CDPR بە هیچ شێوەیەک لەو گفتوگوێ نین کە کۆمپانیاکی خۆیان فرۆشتەرا CDPR دەڵێ CD Projekt Red is not for sale واتە کۆمپانیەکەمان لە بۆ فرۆشتن نییە بەڵام کێشەیەکی گەورە هەبوو لەم هەفتە کێشەیەکی زەبەلا هەبوو کە لە دوای کۆنفرانسەکە ئاشکراکرا زۆر ماوتمان کا یاریەکەی لاستە ڤۆسی لەبەرەوەی یاریە بڕیار بووم ساڵ بڵاو بکرێتەوە کەچی لە کۆنفرانسەکە نەبوو وتمان ئۆکێ لە کۆنفرانسەکە نیە کەواتە دەبی لە سەمەر گەیم فێستی بێ باوەڕ ناکەم لە سەمەر گەیم فێست شەو یاریە ببینین ناڵم یاریەکە کانسڵ کرا بەڵام نایتی دۆک بە فەرمی ڕایگەیاند کەوا بەهۆی ئەوەی یاریەکە بەهۆی ئەوەی دایانە یاریەکە باشتر بی یاریەکە ئیشی زیاتری دەوێتن وەرواتین باوەڕیان بە تیمەکەی خۆیان بتوان یاریی باش دروست بکەن و لەگەڵ ئەوەش خەریکی دروستکردنی یاریی تاو نوێی خۆیانن هەرچەندە دەیانووسێت تاو نوێ نووسیان نیو سینگل پلێر ئەکسپریەنس نیو سینگل پلێر ئەکسپریەنس لاست ئۆف ئەس 3 دەکە و ئەنچارتد 5 دەکە کەم بە بڕای خۆم ئەنچارتد 5 نەک لاست ئۆف ئەس 3 باوەڕ ناکەم نایتی دۆک یاریی تاو نوێ دروست بکە کاتێکەوە هەموو گەیمەران داوای ئەنچارتد 5 دەکەن سەو نەکیدم کەوە نایتی دۆ خەریکی بەشەی دیکە یەک لەو یاریانەیە کە بەخۆی لە مێژدە دروستی زۆر زەحمەتە بینە سەر یاریی تاو نوێ بەڵام بینە سەر مەڵتیپلێرەکە چەندی قسەی جیاوازە بوو لە هەمووشی مهمتر جیسن شرایل لە بلومبەرگ لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاند کەوا دەڵێ ستودیۆی بانجی کە ئێستا لە خاوەنێکی بێگومان کۆمپانیای سۆنیە کە کۆمپانیایەکن تایبەتن بە یاریە ئۆنلاینە مەڵتیپلێرەکان و یەکو یاریشی دەستنیان هەیە زۆر بەناوبانگە ستودیۆ بانجی چوتە لای نایتی دۆجی یاریە
مالتی پلیەرەکە لاستەڤۆسیان تاقی کردیتەوە و فیدباچی خۆیان بە 92 جیوتە بە سۆنیش وتە وتکەن ئەو یاریە زۆر باش نییە و لە کۆتایی ڕۆژەکەش لە پاش سەماگەچی گەیمەرە نێنەوە ئەو یاریێ چونکە یاری مالتی پلیەر و لایف سرویس دەبی وا لە گەیمەرامەکە بەردەوام بستنەوە ناوی هاوشەوەی دەستنی هاوشەوەی فۆرتنایت چەندین ساڵا بەردەوامن چەندین ساڵیش خەڵک دەستەوە ناوی بەنجی هۆکاری سەرچیە لەسەر دواخرانی یاری لاستەڤۆسی مالتی پلیەر ئەو یاریە تایبەتی سۆنی کە لە مێژ دەنگۆ هەیە لە مێژ سۆنی خۆی ئاشکرای کردیە سەرۆکی ستودیۆ نایتی دۆگ نیل دڕەکمن پارساڵ بوتی لە ساڵی 2023 خود لە هاوینی 2023 یاریەکە بڵاو دەکەینەوە کەچی یاریەکە دواخرای لە بۆ کاتێکی نادیە و پێشم خۆشە شخصیان پێم خۆشە ئەو یاریە دوا بخری هەر بڵاو نەکرێتەوە لەبەر سۆنی ئیشێکی زۆر قۆڕ دەکە کاتێک دەیەوێت بێتە ناو یاریە مالتی پلیەرەکان کەشتێکی باش نییە سوانی تەنانەت پڕیە پلانی وایە ئەو پارەی لە بۆ یاری دروستکردنی یاری داینە 1960 لە یاری ئۆنلاینەکان سەرفیکە 1940 لە یاریە سینگل پلیەرەکان سەرفی کە پێم وایە هەڵەیە و بازەکەشی دەدەن ڕاف گراساتی لەوانێ نەیناسنەوانێ بیناسن ئەو کەسانی کە لە تویتەری متابعی ڤیدیۆگەیم لەوانێ بیناسن لەم هەفتەیە ڕاف گراساتی کە ڕاف گرێسەتی کەەوە لە کۆڕی بارلۆک درێنەر یاریگادۆڤارژ ئەو شتەی ئەو هەواڵی ڕیتویت کردبوو باسی کرد ڕاف گراساتی ئێستا وازی لە سۆنی و پلیستیشن و سانتا مۆنیکا هینە گوازرایتەوە یاخود خۆی گواستەوە لای نێتفلیکسی لەگەڵ کۆمپانی نێتفلیکسی خەلکی دروستکردنی یاریێکی ڕەسەنی نوێی تریپل ئەینە تریپل ئەی واتە یاریی زەبەلە هاوشەی گادۆڤار لاستەڤۆس و ڕاف گرێسەتی وەکو دەرهێنەر لە نێتفلیکسەوە ئێستا کار دەکە و خەریکی دروستکردنی یاریی تاوا نوێنە بەڵام نازانین بێگومان یاریەکە باسی چ دەکە باسی چ ناکە بەڵام ئەوەی دەزانم ئەوەیەکەوە ڕاف گرێسەتی لەسەر گادۆڤار 2010 ئیشی کردبوو واروەها کەسەکەشیان لەگەڵا بە ناوی جۆزیف ستیتن کە کاری لەسەر هەیلۆی کرد بوو کاتی خۆی و نەفەڕشکەشیان لەگەڵا بە ناوی چاکۆ سۆنی کە کاری لەسەر یاری ئۆڤەرواچ کردێت جا ئەو بیرۆکە جیاوازانە کۆکەوە لەوانێشتەشی دەربچێت بێنەسە سپارمان 2 لەم هەفتەیە چەند زانیاری چینەمان لەسەر یاری سپارمان 2 بەدەست گەیشت مهمترینیشانەوەیەکەوە یاریەکە ئەوەندە گەورەیە ئەوەندە زەبەلاحە دوو بەقەت ماپی یاری سپارمانی 2010 و دەڵێن یاریەکە دوو بۆ سێ گەڕەکی زۆر زەبەلاحی نوێی نیویۆرک زیاد دەکە یاخود ناوچەی نوێ لە نیویۆرک زیاد دەکە ئەویش کوینسە کوینز زۆر گەورەیە بەڕاستی کوینز شوێنێکی گەورەی لە فیلمەکان وەشتانە زۆر باز دەکرێت کە دەڵێ لەو یاریە تێیدایە و جارە و هەروەها تایبەتمەندێکی زۆر خۆشیش لەلایەن ئینسۆمنیاکەوە سەڵسەد پژاس کرێ ئەویش گۆڕینی کارکتەرە کاتێک تۆ بە بیتەر یاری دەکەی دەتوانانی بەسەریعی بە داگرتنی یەک دوگمە کارکتەرەکەی خۆت بکێ مایلز و لە هەمان کاتدا لە بە مایلز یاری دەکەی کارکتەرەکەی خۆت تحویل کرد لە بۆ پیتەر واتە لۆتسکرینت نییە وەکو جیتی ئەیژ نییە کامێرە بستە ئاسمانێ و ئەزە بستە سەر هەورەکان و دابێتە لای کارکتەرەکەی دیکە و کارکتەرەکەی کە لە ریڵ تایم نیشان بدە بەڵکو ڕاستەوخۆ بەبێ هیچ شتێک کارکتەرەکە سواب دەبێت وتانات بە شێوەیەک دیزاین کرێت تۆ لە هەر مەرحەلەیەک بی بە هەر چاویان یاری بکەیت چیرۆکە بۆچی خۆی دەستە پێش کارشش سەرنجاتیشە بەڕاستی بەپێ راپۆرتێکی نوێبی کە لە ئەوروپای لە کاتی لێکۆڵینەوە لە عەقدی ئاکتیڤیژن و بلیزاردی خرایتە ڕوو ئەوڕۆ بڵاوکریا بە فەرمی یاخود دوێنێ بوو ئەوڕۆ شتێکی وا بوو بڵاوکریا بە فەرمی دەڵێ پلیستیشن 5 ئەوەندە زۆر دەفرۆشێت لە ئەوروپای لە چاوی Xbox One ڕێژەکەی 4 بە 1 واتە 4 دانەیە پلیستیشن 5 دەفرۆشێ یەک دانەیە Xbox دەفرۆشێت کە بەو شێوەی پلیستیشن باڵادەستە بۆیش ئەوەش هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کەوا یەشێتی ئەوروپا ڕێگەی بە مایکرۆسۆفت دایە کۆمپانیا ئاکتیڤیژن بلیزارد یاخود دروستکەری یاریەکانی Call of Duty بکڕن یاری The Knights of the Old Republic یاخود کۆتۆڕەکەی Star Warsی پێمەمی لە کۆنفرانسی 2021 بوو لەلایەن سۆنیەوە یەکەم دانەبیان دووەم ترێدەر بۆ عەرزیان کرد و هەموو گەیمەران بەم نیشەوە سەرمان تەقیەوە ینی خۆمان شێت کرا بۆ کەسانی کە نازانمە سەرەت چێ داوای لێبردن دەکەم بەس مهم کۆتۆر یەکێکە لە باشترین یاریەکانی Star Wars چیرۆکەی زۆر خۆشە بەڵام دەبی Star Wars شارەزا بینجە تێدەگە ئەگە تێژ نەکەی تەبیعیە بەم بریشێتی هیچ نازانین ئەوکەی تێدەگەم زۆر سپاس مهم ئەو یاری لەو کاتەوە تا کوێستا دەڵێن کێشەی بەرەمێنانی هەبوو بەڵام بەپێی راپۆرتێکی نوێبی کە لە چەندین وێبسایت جیاواز بڵاوکرێت دەڵێن یاریەکە هێشتا لە بەرەمێنانە و کێشەی نییە و هەروەها دەیانەوێت لە زووترین کاتیش یاریەکە بڵاو بکرێتەوە بەڵام کێشەکەی ئەوەیە یاریەکە لەلایەن ئیمبرەیسەر گروپ دروست دەکرێت کە لە هەفتەی ڕابردش بۆ باسکردن کێشەی گەورەیان هەیە 2 میلیارد دلار چەند مانج ڕابردوو لە دەست داوە سۆنی بە فەرمی ڕاگەیان پێشبینیان وایە و تەنانەت هیواش دەخوازن یعنی پلانیان وایە 108 دانە پلیستیشن 5 تا مێژووی تا کۆتایی پلیستیشن 5 بفرۆشن ماتە لەو جەنەرەیشنە لەو نوێی کۆنسۆڵ دانەوێت 108 میلیۆن دانە بفرۆشن کە ئێستا پێم وابێ نزیکن لە 40 میلیۆنی لە 30 و شتەکانن پێشبینی دەکەن ئەو ساڵ تا کۆتایی ئەو ساڵ بگەنە هەفتای ساڵچکە بگەنە نەوەتی لە ساڵی
شەشەمە پێنجەمە چەندەمە ئەو ساڵی ئاخیرەکەش دەیانێ بگەنە 108 میلیۆنی کە 108 میلیۆن ژمارەیەکی زۆر باشە لە بۆ پلیستیشن 5 بێگمان بە پێی راپۆرتێکی نوێبی لە پشتسکوێر بڵاوکرایەوە دەڵێ کۆنتترۆلەرە نوێیەکەی یاخود پرۆجێکت کیوەکەی پلیستیشنی یاخود هاند هێڵدەکەی پلیستیشنی 4 ساعت پاتری هەیە کە زۆرم پێ ناخۆشە پێم وایشتێکی قۆڕ بمانەیە کو دەبی 4 ساعت پاتری هەبی کەوا تۆن یاریەکانە سەری داوڵۆن ناکرێ هێز توانایەکی زۆر بەکار ناینی بە وایفای کار دەکات لۆ 4 ساعت لە بۆیە 8 ساعت بە دەبێت 12 ساعت بەس مهم بەڵێ 4 ساعتە تەنانەت دەستی پلیستیشن 5 بە تەنیا لەوانەیە 6 ساعت بەرگە بگرێت چەندە دەستی پلیستیشن 5 زوو شاهیندارە بەزی بەهۆی هەزە و شتە زۆرەکەی کە هەیتی بەس مهم 4 ساعت زۆر کەمە بەڕاستی وەرەوە دەنگۆیەکی گەورەشەیەکەوە دەڵێن لە مانجی 11 ساڵ بڵاو دەکرێتەوە بەڵام مشکلەکەوەیە نازان نرخی چەندە پێم وابی لە دەوری $100 چی سەرکەوتو دەبی 150 تەبیعیە بازتە 200 شکست ناتەنەکەی زەبری ئۆکەی بین لای هەواڵی یاریەکان لەم هەفتەیە شتێکی گەورە و زەبەلا هەبوو ئەویش دووشت بوو لەسەر GTA باسی GTA 6 بکەم سەرەتا لەم هەفتەیە دەنگۆیەکی نوێ هەیە وەت پێم وایە ڕاستیشە دەڵێن یاری GTA 6 تایبەتمەندێکی یاری Red Dead Redemption 2 لە خۆ دەگری ئەویش بێگومان درێژبوونی قژ و وەروە درێژبوونی ڕیشە لە بۆ ئافرەتەکەش تەنیا درێژبوونی قژ دەگرتەوە واتە وەکو Red Dead پێویست ناکە بچی وەکو San Andreas پێویست ناکە بچی حەلاقی لە ئەوەی سەرت چاکەی ئەنجە سەر درێژبی پرچ درێژبی چکە لە San Andreas وایەک پرچت کورتە دەچی حەلاقی دێ دەرێ پرچ درێژ بووە لێ پرچ لە عاری لۆر دەگرنەوە تێدێخنەسە سەرت بەڵام لە GTA 6 وەکو Red Dead دەبی قژت بەردەوام درێژ دەبی تۆ دەی بچی حەلاقی لە خۆت ئەگەم تێ کورتی کێوە یا ئافرەتەکەش بە هەمان شێواز لوسیا و هەروەها لەم هەفتەی دەنگۆیەکی گەورە هەبوو کە بۆ فەرمی ئێستا فەرمیەکەش دەڵێن بەڵام دەنگۆیەکی گەورە بوو تیان کۆمپانیای ڕۆکستار خەریکی بڵاوکردنەوەی DLC نوێیەکەیە لە بۆ یاری GTA 6 کە بەناوی GTA Online San Andreas Mercenaries دەنگۆیەکە هەبوو لە دوسێ ڕۆژ ڕابردوو دەنگۆیەکە وابووکەوە ئەو یاری ئەو DLC بڕیار بوو لە مانجی 7 بڵاو بکرێتەوە بەڵام بەهۆی ئەوەی ڕۆکستار دەیەوێت لە مانجی 7 یاخود 8 باسی GTA 6 بکە ئەو DLC زووتر بڵاو دەکاتەوە قسەکەیان تقریبا ڕاست بوو لەبەرەوەی ئەو ڕۆبە فەرمی ڕۆکستار ڕایگەیاند کەوا لە 6 کە ڕێک ئەو بەروارە بکە دزەی پێکرا لە 6 GTA Online San Andreas Mercenaries بڵاو دەکرێتەوە کە نوێترین و لەوانەشە نەکلوانێ وڵای سەڵسەد لەوانەیە دوایین DLC لە بۆ یاری GTA Online بڵاو دەکرێتەوە کاتە لە مانجی 6 GTA 6 نبینین لاوانەیە یا مانجی 7 یا مانجی 8 لەبەر ڕۆکستار ئەو شتە لە مانجی 6 بڵاو کاتەوە کاتە مانجی 7 و 8 بەتاڵە بۆ ئەوی باسانی بەسادەی تەنیا یەک کۆمنتی یاخود یەک وێنە و لۆگۆی GTA 6مان پێ بڵێ یەکێک لەو یاریانەی کە ماوەیەکی زۆرە باسمان کرد کاتی خۆی لە بەرنامە بەڵام تاوەستا بڵاو نەکرایەوە لەبەرەوەی مشتومڕەشی زۆری هەبوو مشتمڕ واتە مناقەشەیەکی خراپی لەسەر هەبوو لە ئۆنلاین واتە قسەی خراپ پشتی دەسە دەکرا بەس مهم لە کۆتاییدا بە شێوەی ئەرلی ئاکسس واتە بە شێوەی تاقیکردنەوە لەسەر ستیمی ئێستا بەردەستە یاریەکەش بە ناوی 6 Days in Fallujah واتە 6 ڕۆژ لە فەلوجە 6 Days in Fallujah یاریێکی کۆواپی مشنبەیسە واتە تۆ لەگەڵ هاوڕێیەکانت یاخۆ لەگەڵ چەند داعیبەکی ئۆنلاین دەچێت ناو شاری فەلوجەی بەخۆی یاریەکە نرخی $40 دەڵێن تەنیا بە شێوەی ئێرلی ئاکسستا بەردەستە واتە تەنیا بە 4 یاریزانە چێ ناو مەرحەلەکان و تاوای مەرحەلەکانیش بێگومان لەسەر شاری فەلوجەی عێراقە کە باسی شەڕی عێراق دەکات کاتەکە لە فەلوجە جوندیا بریچەکان شڕێکی زۆر سەختیان نەبوو هۆکاری سەرەکی ئەوەی کە ئەو یاریە بۆ شێوەی دواخرا و بەڵاو نەدەکرا و کێشەی هەبوو ئەوە بووکەوە بەڵێ ئەزمونونەکانی کە باز دەکرێت لێرکوانە زۆر لە ڕاستی نزیکە وە کاتی خۆی ئەو ئەزمونانە لەلایەن ئەو سەرباز ئەمریکیانەوە بینیویانەوە زبوونانیان بڕیوە ئێستا کریپتوانە یاری زۆر خەڵک دەڵێن دووبارە زیندووکردنەوەی ئەو ناخۆشیانەیە لە بۆ خەڵکی شاری فەلوجە وەروە سەرباز ئەمریکیانە لە کۆتاییدا تڕۆیدەرەچنی لە بۆ یاری Silent Hill Ascension بڵاوکرا Silent Hill دوونیەوە یاریشی تەواو ئۆنلاینە یارێکی سەیرە تەمشە تڕۆیدەرەکەی سەرنجڕاتی شە بێگومان بەڵام سەیرەکەی لە چییە ئەو یاریە بە شێوەیەکی ئۆنلاینە مالتیپلەیەر نا ئۆنلاین چۆن باسی چەند چیرۆکەی جیاواز لە جیهانی Silent Hill دەکە مەسەلەن من یاری بکەم تۆ یاری بکە هەر کەسێک یاری بکە چیرۆکەی جیاواز لەو یاریە وەردەگرین هەر کەسەمان جۆرە ئەهریمەن و دیمن و خراپەکارێک و دوژمنێک و یاغون هەر کەسە جۆرە وەحشێکی هەیە کە دەبێت ڕوبڕووی ببتەوە جا وەحشی من وەحشی تو وەحشی هەر کەسە لە دنیا هەرچەند چەند جۆرەکەن بەڵام عشوای دابش دەکرێن ناوانەیە ملیۆنە کەس نەوعشی وەگری ملیۆنە ناوعشکە وەگری بەو شێوازێمی پلانی من لەگەڵ پلانی تو لەگەڵ ئەکشنی وی لەگەڵ کردداری وی بە شێوەیەک جیاواز دەبێت کەسەوە بە شێوی جیاواز بێکمان یاری دەکەم وا دەکە تەسیر دەکاتە سەر یاریەکە
تأسي دەکاتە سیارێکەوە پەرە پێدەرەکان لەسەر کردارەکانی من و تۆ ئەو ئەوی یاریەکە بەردەوام ئەپدەیت دەکەنەوە شتی نوێ دەخەنە سەری وا بە شێوێ لایڤ یاریەکە بەردەست دەبێت لێک کاژمێریتەوە بۆ ناگەر بێت و یاریەکە لە ساعت 8 ئێوارە بە کاتی کوردستان بڵاو بکرێتەوە دەکە ساعت 12 شێ بۆ لۆ نمونە لە وڵاتە چی دیکە ئیدی هەموو گەیمەران دەبێت لەو وەختە و یاریە بکەن چکە لە وەختە ئەپدەیتە نوێیەکە بەردەست دەبێت یاخود میشتە نوێیەکە بەردەست دەبێت میم یاریەکە ئۆنلاینەکی زۆر سەیرەکە تاوەکو ئێستا شتیوەمان نەبینیوە ترێدەر نوێیەکەی جوانە بەکەی بڵاو دەکرێتەوە بێگومان لە 2023 ئۆکەی بینە سەر لای یوبیسۆفت بە فەرمی ترێلێکی خۆیان بڵاو کردەوە لە بۆ یوبیسۆفت فۆروەردی کۆنفرانسە نوێیەکی خۆیان وە لە کۆتاییەکەشی وێنەیەکی دە وێنەیەکی گۆڵد و ڕەشە کارکتەری ناو ترۆجەرەکەی دەڵێ ئەوە چییە ئەوە چی یاریەکە ینی وەکو ئەوەکە کە دەڵێ چاوەڕێ بنشتی نوێ دێتنەوە بە پێی دەنگوەیەکی گەورەش بی کە دزەی پێکرا بێگومان نەوەشتەش هەڕاستە ئاساسن کریت جیت یاری نوێیەکی ئەساسن بێگومان دەبیت تێدابی و تێدا ینی بجگە لە ئاساسن کرد میراجی جگە لە دەکڕ و مۆرۆسپۆرتی لەگەڵ ئەڤەتا فرۆنتیرز ئۆف پاندۆرا ئەوانە تێدا 100% دەنگۆش وایە ئەساسن کریت جیت یاخود ئەساسن کریدەکەی ڕێدی ژاپۆن لەگەڵ ئەساسن کریدی مۆبایلەکە و لەگەڵ دیڤژنی مۆبایل ئەوانش لە یوبیسۆفت فۆروەردی ببینین کاپکۆم لە ئێستاوە نەک لە ئێستاوە پێشش قسەی کردی بەڵام ئێستا دووبارە پرسیان لە گەیمەرانی خۆی دەکە کە دەیانەوێت چی یاریێکیان لە بۆ ریمیک بکاتەوە بێگومان بە ئیمێل ئەو شتەی ناردیە زۆربەی گەیمەرانیش لە ئێستاوە داوا دەکەن Resident Evil Code Veronica دروست بکرێتەوە بەڵام من بخۆم حەز دەکەم بەڕاستی یاری Resident Evil 5 ببینم بە شێوەیە ریمیک لەبەر Resident Evil 5 کاتی خۆی زۆر خۆش بوو بەڵام لەبەر ئەکشنی زیاتر بوو لە مەسەلە ترسناچەکەی گەیمەران زۆر بەدڵنیان نییە ئێستا ئەگەر ریمیکی بکەنەوە Resident Evil 4 ئەکشنی زیاتکەن خۆش دەبی لەگەڵ ئەوەی ترسەکەش ببین ترۆلەرێکی نوێ وەروە دێمۆ یاری Alone in the Dark ئێستا بەردەستە ئۆکێ لەستا ئەگە پلیستیشن تێ کەسبۆکس تێ بە خۆڕایی دەتوانانی یاری Alone in the Dark تاقی کێوە کە من داڵۆنم کردی و بە شەکم کرد زۆر خۆش بوو بەڵام زۆر ترسناکە ئۆکێ هەرچەندە ئەو دێمۆیە پرۆلۆگە واتە چیرۆکی یاریەکە نیە باسی پێش یاریەکە دەکە کە تۆ دەست پێ دەکەی باسی پێش ئەنجینە دەکەم کە شتێکی خۆشە THQ Nordic گەیمپلەیەکی دوورودێژی بڵاو کردەوە و بە فەرمی ڕاگەیاندکەوە دیڤید هاربەری Stranger Things پاڵەوانی یاریەکە دەبی لەگەڵ ئافرەتێکەوە ئەویش هەر هونەرمەندێکی بەناوبانگە ئەویش پاڵەوانە تۆ بارەزی خۆدێک بە یەک لەو کارکترانە یاری دەکەی و باید کامیان یاری بکەیت چیرۆکە دەستە پێشۆک خۆی بەڵام هەندێک شتیان جیاوازە و دەتوانی بەشێش دووبارە بیکەوە بە چیرۆکەی دیکە بە کارکتەکەی کە یاریکە چیرۆکەی جیاواز وەردەگریەوە بەشی لە شێوەکان هاوشێوی Resident Evil 2 ریمیکی دەبێت مهم ئەستا حاڵیان یاریەکە بە شێوێت دێمۆ تاقیکاری بەرزە توان داوەڵی بکەن کۆنامی بە فەرمی ڕاگەیاندکەوە هەدیۆ کۆجیما بە فەرمی کار لەسەر Metal Gear Solid 3 ریمیکی ناکاوە ئەوی تێدانە بەڵام هەمان دایالۆژی Metal Gear Solid 3 کۆن بەکاردێن و واتە دەستکاری ناکەنەوە تا هەمان شتی بەکاردێنەوە کاشتێکی باشە بەڵام کۆجیمای تێدانە پێم ناخۆشە لە بەرەوەی بەڕاستی ئەو یاریە منداڵی کۆجیمان درستی کردێسە و بەزمیم ئەوی تدانێت پەرپێدەرانی EA لەم هەفتەیە بە جواب هاتن لەسەر یاری ئانثەم بێگومان لەوانەیە لە بیرتامی لاان لە بەرتان لەبێ ئانثەمیان چێک بوو لەو یارانەی کە سەرتا بینیمان زۆر دڵمان پێی خۆش بوو بەڵام کە بڵاو کرایەوە ئەو یاریە نەبووکەوە بەڵێنیان پێدا بووین و دیار بوو یاریەکە پەرەی دەکریا لە بڵاوبوونەوەی تاوەکو ئێستا کێشەی تەکنیکی هەیە بەڵام بەگشتی یاریێکی جوان بوو بەڵام گەیمپلەیەکەی زۆر متعین نەبوو و کێشەی ئۆنلاینیشی هەیە ئێستاشەوە ئانثەم دەڵێ پەرپێدەران دەڵێن ئەو یاریە بوو ئەو یاریە بۆی وابوو لەبەرەوەی بە 15 مانجی دروست کراوە تا ساڵێک و چەند مانگێک لە سفرەوە بە 15 مانجی EA پێی دروست کردین و هەفتانەش 90 کاتژمێر کارمان دەکەن کە یەکجار زۆرە 90 کاتژمێر کار بکەی هەفتانە لە بۆ 15 مانجی کە کارە ساتە بێکماوە دەڵێ یاریەکە EA ماوەد بکە و یاری ئامادە نیە بەڵام بەهۆی ئەوەی کەوا سەرۆکی ستودیۆکەی خۆیانەوە چێژەکە تاوا لە EA نەبوو چێشەکە لە سەرۆکی ستودی خۆشیان بوو لەگەڵ دەرهێنەر یاریەکەی پلانی سەرچیان نەبوو لەوەی کە یاری دەبی چۆن نەبی سەو یاریەکە کێشەی زۆر بوو دەڕێن دەرێکە بڵاویش کرایەوە کێشەی هەبوو تەنانەت دەڵێ پلانی ئێمەوە بوو لە بەشی دومی ئەو یاریە زۆر باشتر بی بەشی دومی زۆر ناوازەتر بی ئەو یاری بی کە پلانمان لە بۆی هەبوو بەڵام EA بێگومان بەهۆی ئەوەی کەوا یاریەکە سەرکەوتو نەبوو لە ڕووی فرۆشەوە لە ڕووی ڕەخنەگرانەوە نمرەی ڕەخنەگرانەوە یاریەکەی کانسڵ کردەوە بەشی دەمێت دروست ناکرێت ستودیۆ لاینزگەیت بە فەرمی ڕاگەیان یاری جۆن ویک لە بەرەمێنانە یاریەکەش تریپل ئەی دەبی واتە یاریی زەبەلاح و گەورە دەبی بە پاڵەوانەتی بێگومان جۆن ویک بەڵام بێگومان قسەکە ئەوەیەکەوە ئایا کیان ریڤز دەگەڕێتەوە یاخودنا بێگومان
وما نبي كيانو ريفز بقرته كيانو ريفز رولي سندي كاركتري دي كده جرينا دنيا فيديو جيم معقولة النيتو بخور رولي خوي بجري معقولة مهم زور الخوشن بتاعي بتيجي بيتو كاميري كسي سيم بي اكشني ار بي جي نبي باكو تانية اكشني سرچشي بي اكشني ادفنتشر بينك ار بي جي كا اوكي بي تانية تسكي خود باشتر كي درع باشتر كي بلام نامه يالي شي تاع زيا لازم ياليك بي وكو قاعد فاري وكو هيدلوي وكو ياليا تاك كرانا انا باكو جي تي اي بشير الشيء كان اكشن بي سرچشي بي و زۆر گرنگی بە چەک و ئەستی هاوشتان نەدەی زیاتر گرنگی بۆ بدێت کە کو نیشانە دەگریت چکە نیشانە وەکو ماکس پین 3 نیشانە گرتن شتانە تۆزەک مهمی لەگەڵ هەبوونی چیرۆکەشی زۆر دەرەجەیەک و باش یاری ئەساسن کریت بە شێوەی VR ئاشکرا کرا بەڵام هیچی لەسەر نازانین تەنیا لۆگۆ یەکەمان بینی تەنیا دەزانین کە دێن لەسەر پلەیستیشن VR دی بڵاو دەکرێتەوە جارە نازانین بەڵام دەزانین کارێت سەمێتە کوێست 3 جابێ مەسە مێتا کوێست 3 فەیسبوک بە فەرمی یەکەم سێمنەوەی مێرە کوێستی ئاشکرا کرد ئەو هێدسێتە VR خۆی کە ڤژنی یەکەمی زۆر سەکەوتن بەڵام ڤژنی دومی زۆر سەکەوت و سێمیشی نرخی تۆزە گرانە بە 500 دلارە بەڵام ماسفاتی باشی هەیە خراپ نییە نرخی 500 دلار 128 گیگابایتی هەیە های ڕێزە شاشەکەی واتە کواڵەتی بەرزە و سناپ دراگونی نوێی لەسەر کە دووجا بەقوترە لە کوێستی دوو 140 بەگشتی VRەکە کێشی کەمترە و وەروە قەبارەی بچووکترە وەرا هەردوو کۆنتترۆلەکەشی دووبار ڕیدیزاین کرا و بە شێوێکی جیاواز وە کامێری هەیەک پاستروەکەی کەەوە سەیری دەوروبەری خۆتی پێ دەکەی لە ژوورەوە ئەو کامێرا نێستەکراونە لەوەن کە پێشتر ڕەشسپی بەداخەوە دوای هەواڵیشم بە باسی یاری ویچر 3 بکەین لەم هەفتەیە بە فەرمی CD Projekt Red ڕاگەیان زنجیرەی ویچر 3 7 میلیۆن کۆپی لێفرۆشراوە تەنیا بەشی سێمیش وایلد هەنت 50 میلیۆن کۆپی لێفرۆشراوە لە 2015 کە بێگومان ژمارەیەکی یەکجار زۆرە و ویچر 3 من تاوام نەکردووە باشەکەم کردی بەڵام تاوام نەکردی تا دەگەم ئەو کاتێکەوە کاتێکی زۆرم هەبی هەفتەیەک دو هەفتە خۆم پێوە خەری دەگەم دەیان ساعتی نا بەسەر بم و حەز دەکەم تاواکەم چکە زۆر خۆشە بەڵام باشی یەکەم دووەم لەبەرەوەی زۆر کۆنن میکانی کوشتەکانی کۆنە گیمپلی کۆنە ناوانە نتوانم بیکەم بەڵام باشی سێم دەتوانم بیکەم و حەز دەکەم ێوەی خۆشەویستش بیکەم خۆشەویستان زۆر سپاس بە سەیرکردنی بەرنامەی 01 ژیری تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ